شوێنەواری بابلی و سەلجوقی و ساسانی و عوسمانیەکان و لەم دوایانەشدا بابانیەکان بەڕوونی لە قەزای کفری دەبینرێت. بەڵام پێچەوانی چاوەڕوانیەکان شوێنەوارەکان هیچیان بەسەر هیچەوە نەماوە و هێندە لە کەلاوەیەک دەچێت، نێو هێندە لە شوێنێکی مێژووی و شوێنەواری ناچێت. يعني لە عوسمانیەکانەوە ئێرە لیوا بووە، سەنجەق بووە، ینی ئەو کاتە حکمی محافظێکی کردووە. ئەم سەرایی تۆی بینی کاروانسەرای شارەزور و سلێمانی و دەربەن و کەلار ئاوها بەرەو بەغا بووە. ئەلێرە هاتوون ئەسپەکانیان لە خوارەوە تەویلە کردو و لەبانی شەوە خۆیان خەوتون. شوێنە ئەو شتانێک شمەکانەشی پێیان بۆ گۆڕینەوە یا بۆ فرۆشتن لە خەزنەکانی ئێرانە دایان ناوە و کاروانسەرای ئێرە بووە. دانیشتوانی قەزاکە دەڵێن یەکێک لەو دەیانگلەیانەی لە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم هەیەە و مانگرتنی 24 کاتژمێریان بۆ ڕاگەیاندووە. پەراوێزخستنی شارەکە و کوێربوونەوەی بەشێکی زۆری شوێنەوارەکانە کە دەبوو لە ئێستادا بوونایەتە سیمبول بۆ شارەکە و خەڵکی و گەشتیان ڕوویان لێ بکردایە. ئەم شوێنەوارانەی کە جەنابتانەی بینن لێرە بەداخەوە ئەمە ئەبوایە ناسنامەی شوێنەواری وڵاتێک بووایە، نەک شارێکی وێرانە. ئەزان ئەم شارە زیاد لە ئەم شوێنەوارانە زیاد لە 100 و ئەوەندە دوکان بووەوە، سێخان بووەوە، کاروانسەرا بووەوە، هێڵێک بووە سلێمانی و بەغدای بەیەکەوە بەستووەتەوە و ئەزانن کفری شارێک بووە کە یەکەم جاری شۆڕشی کوردی تێدراوە. شێخ مەحموودی حەفید دوای گەڕانەوەی لە منفا لە ماڵی سەید موحسنی کفری و بە هاوکاری شۆڕژگێڕ و شۆڕەسواری ئیبراهیم خانی دەلۆکە هاوکار بوو، بڕیاری یەکەم دەوڵەتی کفری لەم شارەوە درا. شاری ڕۆشنبیران حیفە ئاوە ئێستا بووەتە خراپەوە شوێنەوار و مەملەکەتەکە داتەپیوە. یعنی بەڕاستی ئەگەر حکومەتی هەرێم بڕیارێکی گونجاو و بڕیارێکی بەپەلەی بۆ نەدا ئانی بۆ دارایی و بودجەیەکی ئانی بۆ ئاوەدانکردنەوەی ئەم شارە مەسیرمان بەرەو خراپ بوونەچێ. سەرڕای کوێربوونەوەی بەشێک لە ناوچە شوێنەوارەکان لە هەمان کاتدا دیمەنێکی ناشارستانی بە شارەکە بەخشیوە و سیمایەکی وێرانی بە شاری وەزیران بەخشیوە. بە درێژایی مانگرتنی زیاتر لە 10 ڕۆژی دانیشتوانی کفری پەیام ڕۆماڵی بەردەوامی ناڕەزایەتیەکانی کرد. لەو چوارچێوەیەدا ژمارەیەک راپۆرت و بە دۆداچوونی مەیدانی لە سەنی گەرانیەکان ئامادە کرد و دەنگی خەڵکی ناڕازی کفری بە دەسەڵاتداران گەیاند. وشە محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کفری سەر بە ئیتاری گەرمیان.